ڕێگایەکی ئارام دەبینرێت. ژیان بۆ دانیشتوانی ناوچەکە تاوەکو ئێستا ئاساییە، بەڵام ئەگەرەکان شتێکی دیکە دەڵێن. زیاتر لە سێدەیەیە بوون بە خانەخوێ لە هەرێمی کوردستان. حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەردەم هەڕەشە سەربازیەکانی کۆماری ئیسلامی ئێراندا. بارەگای ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێرانە کە ناسراوە بە کۆمەڵە. ئانیتای 18 ساڵی چەک بەدەست نوێترین ئەندامی ئەو حزبەیە کە لە وڵاتی ئێرانەوە هەڵهاتووە. هاتووە لێرە بووە بە پێشمەرگە. هێشتا ماندووتی ڕێگای نشکاوە، بەڵام دەڵێت بە چەکەکەم شەڕی مافەکانم دەکەم. هاتکین بۆ ئێرە کە بەرابەر ئەوانە بین، حەق خۆمان دەفاکەین، بینە ئێرە لە ماف خۆمان دەفاکەین. لەو ئانەوە مەرزم تێپەڕ کردەوە هاتکەم بۆ ئێرە واقعاً ئەو ئەرزشە کە مناسب خۆمە هەسم. ئەوە واقعاً ئەحساسەکەم من ئەرزشم لە ئەوانە فرە بیشتر بوو کە لە ئێرانە بووم. ئەو ڕەفتارگەلە کە لە ئێرانە ئاکریاتەک منە لێران نییە واقعاً. لێرە فرە ئەرزشم بۆ قایلەون. ئەو شتەمەوە هەم چەندێکە هاتووتە ئێرە؟ چەندێکە مەرزت تێپەڕانەوە؟ سێ مانگە مەرزم تێپەڕ کرد بە هەر سەختێک بوو. من هاتم بۆ ئێرە خانوادەم جێهێشکە. درستە دڵچەنگیانەوین تازایانەکەین، وەلی خۆ ئەرزشی هەست. خاطر مافژن، خاطر حقوقژن بەرابەری. ئێستا فێری ئەوە بوویت چۆن چەک بەکاربێنی؟ بەڵێ فێر بووگم، ئەزانم چۆن چەک بەکاربێرم بە دروستی. فرێش خۆشحاڵم کە هەمێرە. ئەزانی تەقەکەی؟ بەڵێ. یەکەم جار تا ئێستا تەقەت کردووە؟ بەڵێ کردبوو. چۆن بوو؟ باسیکە بە حسێکی باش بوو واقعاً. ئەحساس 50 دانە پیاگم. فرە باش بوو، فرە قەوی بوو. سەرجەمیان هەڵهاتوون لە سیستەمی کۆماری ئیسلامی ئێران. هەریەکەیان هۆکارێکیان هەیە بۆ بوون بە پێشمەرگە بوون. گفتوگۆی ڕۆژانەی چەند پێشمەرگەیەکی کۆمەڵەیە. بەشمان خوراوە بە هەموو جوانەکانەوەی کە لە ناو زیندانەکانە دەیبینن، ناو خیابانەکانە دەیبینن ئاوایە. بەس بە خاتری چی من خۆمێرە ماڵ بژاردووە بە خاترەوەی کە کۆمەڵە جێگەی کە لە قەدیمە بووە کە پێمانیان وتووە لە مێشکمانایە. کۆماری ئیسلامی ئێران لە زاری سەعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی وڵاتەکەی و چەند کەسانێکی دیکەی سەربازی لەسەر ئاستی باڵا زەنگی ئاگادارکردنەوەیان داوە بە گوێی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بەوەی لە هەر کاتێکدا ئەگەری هێرشی سەربازی بۆ سەر بنکە و بارەگاکانیان کراوە دەبێت. هۆشداریەکانی کۆماری ئیسلامی ئێران وای لە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کردووە هەموو ئەگەرێک لە بەرچاو بگرن. حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانی لە باشووری کوردستانن دیارە مەترسیەکانی یاخود هەڕەشەکانی کۆماری ئیسلامیان بەجددی وەرگرتووە. لە نێو ئەم کەمپەدا زیاتر لە چەندانێک لەم تونێلە دروست کراوە بۆ ئەوەی لە کاتی هێرشەکانی یاخود هەر ئەگەرێکی هەر ئێرشێک بکرێتە سەر ئەم کەمپە بۆ پاراستنی گیانی دانیشتوانی ئەم کەمپە کە زیاتر لە مناڵ و ژن و کەسی نەخۆش و بە ساڵاچووی تێدا نیشتەجێیە بێنە ئێرە خۆیان بپارێزن لە هەر هێرشێک کە بکرێتە سەریان. دیارە کۆماری ئیسلامی ئێران لەم دوایانە هەڕەشەی زیاتر کردووە لەسەر کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لێرە نیشتەجێن بە تایبەت بارەگاکانی کۆمەڵە چەکدارەکان ئەوان وا دەزانن ئەوانەی کە لێم کەمپانە دانیشتەجێن مەترسین بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران. هەر بۆیە بڕیارێکی لەو جۆرە هەیە کە کۆماری ئیسلامی ئێران هێرش بکاتە سەر بارەگاکانی کۆمەڵە لە باشووری کوردستان. بۆیە ئەم حیزبانەی باشووری کوردستان مەترسیەکان بەجددی وەرگرتووە. چەندین تونێلی هاوشێوەی ئەم تونێلەی کە من لێم تونێلێکی دوور و درێژ و تاریک هەمووی با شێوازێکی تایبەت دروست کراوە بۆ سەلامەتی گیانی خۆیان دروستیان کردووە بۆ پاراستنیان لە هەر ئەگەرێک. زیاتر لە جاران چاوکراوەترن، دەستیان لە سەر چەکەکانیانە. وریا 17 ساڵە لە ڕێزەکانی کۆمەڵە چەک بەدەستە لە بەرزترین لووتکەی خاڵی چاودێریە. بەشە ئەمنیەکان ڕێو شوێنی خۆیانیان پێ دیاری کردوین بۆ یەکە کە لە وەزعەتێکی ئاوا کە ژیان و ئەمنیەتمان لە خەتەرە بێ
ڕێگە چارێ ڕێگە شوێنی بۆ دیاری کراوین لە نقطەگەل مشخصەوە کۆ نابینە و بە شێوازە لە شاخەکان و لەینەکانە بڵاو پێکراوین و بۆ شێوازە خەریکی ئیشوکاری خۆمانەبی. هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئێرانیان پێگەشتووە. ئەم کەمپە لە ڕابردوویەکی نزیکدا زیاتر لە 1000 کەسی تێدا دەژیا. بەڵام ئێستا زۆربەی دەرگاکان داخراوە. ئەوەی دەبینرێت تەنها کەسانی مەدەنی و بە ساڵاچوو چەند منداڵێکن. تیمی تەندروستی لە نێو کەمپەکەدا بە شێوەی بەرنامە بۆ داڕێژرا و دەرمان و پێداویستی پزیشکیان ئامادە کردووە بۆ ئەگەرەکانی شەڕ و ڕوبەڕووبوونەوە. کلارە جانتایەکی پڕ لە پێداویستی پزیشکی بۆ حاڵەتە ناکاوەکان ئامادە کردووە. تیمەکان هەر ئۆرگانەی ئەو ئۆرگانەی بۆ نمونە ئەوانەی کە کاری ئەسکەری ئەکەن لە دەرەوە شتەکە سازماندرا بۆ ئەوان وەسایلێکە ئەو شتانی کە پێداویستن وەکو گاز و پانسمان و سێرۆم و هەموو ئەوانە جیاکراوەتەوە. تیمەکان دوونەفەرینە شتەکانی ئامادە بۆ پێچراوەتەوە لە هەر حاڵەتێکدا شۆنی بەئیستیلا کۆبوونەوەکەمان دیارە لەو شرایەتەدا کە ئەگەر حاڵەتێکی ئەوە ئۆرژانسی پێش بێ ئێمە تیمەکان هەر کەسە بە شۆن کارێکدا کە مشخص کراوە دەچێت. ڕابردوویەکی دوور و درێژی هەیە لە گەڵ شەڕ و ڕوبەڕووبوونەوە. هەڕەشەکانی ئێران بۆ ئەوان شتێکی نوێ نییە. دەمەوێت زانیاریم لە سەر دوایین ئامادەکاری حیزبەکەی پێبدات بۆ ئەگەرەکانی شەڕی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران. ئێمە لایەنێک دین کە تەسلیم بین، سەرمان دەدەین، بەڵام هەرگیز دەستی ئەو زەخت و زۆرانە نابین. ژیانی پێشمەرگانە بۆ ئێمە لێرە نەبێ دۆڵێکی تر هەڵەبژێرین، ئەو شاخە نەبێ شاخێکی تر هەڵەبژێرین. کوردستان پڕە لە جێگە. ئێمە لایەنێک دین کە چەکدانین، لایەنێک دین کە خۆمان بین بەدەستەوە، لایەنێکین کە بە مقاومەت هاتوین و بە مقاومەتیش دەمانەوێت درێژە بە ژیان و خەباتی خۆشمان بدەین. لە هەر ئەگرێکەکە کۆماری ئیسلامی ئێران هێرش بکاتە سەر ئێوە. لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو کاتە چی دەگوزارێت، پێشبینی چی ئەکەنەوە؟ خەڵکی کوردستان ئەو ئامادەجیان هەیە بە باوەڕی من کە لە ئەگەری هەر ڕووداوێکا کە لە کوردستان دژەکردەوەیان ببێ و ئەوان جمهوری ئیسلامی لە کوردستانی ڕۆژهەڵاتە لە واقعدا لەسەر پۆلوویەک ئاورە لە ناو دڵی ئەو خەڵکەدا جێگە و پێگەیەکی نییە. هەرچی هەیە بێزاریە لە کۆماری ئیسلامی، ڕۆژانە ناڕەزایەتی مامۆستایان، ژنان لە ماڵی گیان بەخت کردووان، خەڵکی فەقیر و هەژار. بۆ یەکانە من پێم وابێ خەڵک دژەکردەوەیان دەبێت بە دڵنیاییەوە لە هەر ئەگەرێکا کەەوە چێت. ئەم هێزانەی کە لێرن، ئەم هێزانە لە ناو دڵی ئەو خەڵکەوە هاتوو، ڕۆژانە منداڵی ئەوان دێتە ئێرە ئێمە بەهێزەکەن بەچی لە 2 ساڵ ئەم بزوتنەوەیان ڕاگرتووە. نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە تارانی پایتەختی ئێرانەوە هیچ کاتێک هەڕەشەکانی ئێرانی بەم جۆرە نەبینیوە و دەڵێت مەترسیەکان ئەم جارەیان جیاوازە، بۆیە پێویستە بە هەند وەربگیرێت. هەڕەشانی کۆماری ئیسلامی ئیرانی لە هەموو کەڕەتەکان زیاتر جددی پێوە دەبینم. بە تایبەتیش کە خەبەر و دەنگ و باسی ئەوەی بەدەر دەکەوێت یا پەیدا بێ کە مەفاریزەکانیان لە ناو کۆماری ئیسلامی ئێرانی چ لە هەرێمی کوردستانەوە هاتوبن، چ لە ناو خاکی ئێران بووبن کە چالاکی ئەنجام ئەدەن، هەمووی دەگەڕێتەوە بۆ سنتەری بڕیاردان کە بارەگاکانیانن لە هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی دەست بە هەڕەشە دەکات. وابیری لێ یەکەمەوە پێویستە لایەنە سیاسەکان ئەم هەڕەشانە و بە حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە ئەم هەڕەشانە بە جددی وەربگرن و هەوڵ بدەن خۆیان بپارێزن لەو هۆکارانەی ئەبێتە هۆی بەهانە بەدەستەوەدان بە کۆماری ئیسلامی ئێرانی و کۆماری ئیسلامی ئێرانی بیر لە پەلاماردان و یاخود بۆمبارانکردن و شەگوارانکردنی بارەگاکانی ئەم لایەنە سیاسی بکات. کۆماری ئیسلامی ئێران زیاتر لە 1450 کیلۆمەتر سنووری هاوبەشی هەیە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان.
ئێران ماوەیەکە لەو سنوورانەوە ئامادەکاری کردووە بۆ هێرشکردنا سەر ئەو حزبانەی لە هەرێمی کوردستانیش دەجێن و کاری سیاسی دەکەن ئەوان بە دوژمنی خۆیانی دەزانن. لە تەواوی باشووری کوردستاندا نزیکەی 7 حزبی خاوەن چەک و هێزی ڕۆژهەڵاتی کوردستان بوونی هەیە. ئەوان ئاماژە بەوە دەکەن زیاتر لە 2 دەیە لە پێناو بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان چالاکی سەربازیان بەرامبەر بە ئێران ڕاگرتووە. گیوێکی دیکەی ژیانی پێشمەرگەکانی کۆمەڵەیە. گۆنا جگە لە باسی سیاسەت و شەڕ و مەترسیەکان زۆر جار باسی جگەرگۆشەکەی دەکات کە لە وڵاتی ئێران بەجێهێشتووە. زانی چۆن نەبێ خۆ ئەو کاتێش لەگەڵ کاینوانە قسم کرد کاکوانە قسم کرد وتم بێنم چەند جارێ وەری ناگرن و مناڵە و لەگرە ڕێی مەدرسە و شتێ وای نییە هێرە وەڵا ئیتر بزانین ئینشەڵا مەگەر سنی چێتەبانیا هەر جۆرێ بێ بزانم بەشکم بیێنی. عێراق و جەنگ دوانەیەکی لێکدانە بڕاون بۆیە لە مێژدا بۆ هەر وڵاتێک بەهانەیەک هەبووە کە دەستێوەردان لە وڵاتە بکات و لەشکرکێشی بکاتە سەر خاکەکەی. هەڕەشەکانی ئێران دوایین پێشهاتە بۆ ناوچەکە.